ڕێکۆردێکی تازەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردووی تۆماری بەنداوی دەربەنیخانە تا ئێستشتیوانە بۆ ئەوەندە باران بارێ بە مادی بە مەچینە بە ڕاست بە زراعات بە عاد بە هەموو زەرەی لێکەوتووە. وڵا زەردی ئێمە تقریبی 10,000 ماسیە نزیکەی بای دەفتەرێکە بای دەفتەری زیاتر ئەڵفاتووە بای نزیکەی بای 2 دەفتەرمان بەس عەشیا لەوەیە. ڕاستیاوی کە کێشەکەی دروستکردووە نەبوونی بەنداو نییە بەڵکوم هەبوونی بەنداوە بە تایبەت دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتانی ئێران و تورکیا لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق. بەنداوی بێخمە پڕێکی زۆر ئاو گل لەداتەوە و ئەکسودێکی زۆری بۆ منتیقەی مەخمور و دەشتی هەولێر و کەندیاناوا و قەراچ و بۆ کوردستان نەبێ. زمانی لەلایەنی حکوومەتی بڵێن سەرکرداری سیاسی کوردەوە بابڵێ حکوومەتی هەرێم نەدرا هەر وەک خۆی ماوەتەوە هەر بابەتی ئەوەیە کە سڕ بووە و لە شوێنی سڕبوونلایە. چەندین جار وڵاتانی ئەقلیمی وەکو چەکێک ئاویان بەرامبەر بە هەرێمی کوردستان و دانیشتوانیان هەرێمە بەکارهێناوە. بەڕای پسپۆڕان پێیان وایە حکوومەت پێویستە پلانێکی استراتیژی هەبێ بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کورتیانی کە لە کەرتی ئاوا ڕوبەڕووی هەرێمە بێتەوە.